کار و پڕۆژە زەخمەکانی جەنابی سەرۆک ڕاپ و گۆرانی بێژی میلی و مۆدێل لە ڕێزی پێشەوە. بۆ دەنگدانە بە کوردستان ڕاستەکە کاکە گیان هەر بە خۆمانە دەنگدان کێ وێریێتانە بدا یەکەتی نەبێ کێ ڕەنجەدا کێ موچەی هێنا لە بەغدا ڕابەرمانە کاک باڵ خۆی سەرۆکمانە 222 دیوای دوار ڕۆژی کوردانە 222. ئەمە هەموو کار و چالاکیەکانی جەنابی سەرۆکە بۆ خزمەتی هاونیشتمانیان و خەڵکی سلێمانی و زۆنی سەوز. ئەم ماوەیە بەردەوام لە تیڤی و سۆشیال میدیا چاومان دەچێتە سەر ئەو گۆرانیە مەسحەلە و کۆمیدیانەی کە بۆ هەڵمەتی هەڵبژاردن و لیستی یەکێتی نیشتمانی دروست کراون. هەڵمەتەکانی یەکێتی زیاتر پشت بەستووە بە گۆرانی ڕاپ و هونەرمەندانی میلی و مۆدێلە دەنگخۆشەکان کە ئەمەش زیاتر بۆ بە ترند بوونە لە سۆشیال میدیا جیاوازەکان. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان لە سنووری خۆی وەکو هەڵمەتی هەڵبژاردن بەردەوام سەرقاڵیکردنەوەی پرۆژەی نوێیە و بۆ بودجەی لە بەردەستایەتی ناوچەکانی خۆی ئاوەدان دەکاتەوە و وای کردووە کە گەشتیارێکی زۆر ڕووی تێبکەن. سەرۆکی یەکێتی لەم بانگەشەیەدا تایبەت لەبەر ئەوەی هیچ باس و خواست و بابەتێکی پێنەماوە تەواوی گوتارەکانی کردوتە کاردانەوە و لەگەڵ جمهوردا قسەکردن و پێکەنین و نوکتە. ئەمە جگەلەوەی کە بەکارە ساتەکەی لالەزار و داخستنی چاویلاند کردی گەشتیاری بە تەواوەتی لەو شارەدا پەکی کەوتووە. لە هەموو هەڵمەت و کەرنەڤاڵەکانی ئەم جارەدا سەرۆکی یەکێتی و سەرجەم کاندیدەکانیش نەیانتوانی پێمان بڵێن فەرموو ئەوە یەک دانە پرۆژەش. ئەوانەشی بازکراون پرۆژەی 2 یا 3 خول لەمەوە بەربوون و هیچی نوێی تێدا نییە. یەکێتی و مەکتەبی سیاسی و بەرپرسی بازنەکانی تووشی ئەحراجێکی زۆر قورس بوون و لە بەردەم دەنگدەر و لایەنگرانیان نازانن و ناتوانن بەڵێن بدەن و لە نێو ماڵ و فەرمانگەکان لە کاتی داواکردنی دەنگ پێیان دەگوترێ کامە بەڵێنتان ڕاست بوو تا ئەم جارەش دەنگتان پێ بدەینەوە. بانگەشەی ئەم جارە بە تەواوی لە نێوان یەکێتی و پارتی دابوو چونکە پارتەکانی تری ئۆپۆزیسیۆن بەشێکیان لە گرتوخانە و بەشەکەی تریشیان کپ و بێدەنگن. هەر بۆیە یەکێتی و پارتی بە تەواوی و بە شێوەیەکی نابەرامبەر ڕووبەڕووی یەکدی بوونەتەوە. دروشمی پارتی دیموکراتی کوردستان تەنها ئەوەیە کە دەڵێت ئێمە ناڵێن دەیکەین دەڵێن کردمان. هەر بۆیە سەرۆکی لیستەکە هەر کاتێک دەچێتە کەرنەڤاڵی ناوچە و دەڤەرێکی جودا و ژیاواز مەقەستەکە لەگەڵ خۆی دەبات و پرۆژەیەک دەکاتەوە. هەر بۆیە هەڵمەتی ئەمجارەی پارتی بریتی بوو لە هێنانی هەزاران شۆفڵ و حەفارە و بڵدۆزەر بێجگا لە بازرگانی و وەبەرهێنان نەهێشتنی بێئاوی و کارەبای 24 کاتژمێری و چارەسەری کێشەی موچە. هەرچی یەکێتی نیشتمانی و سەرۆکەکەیەتی لە کاتی چوونیان بۆ ناوچە و شارەکانی دەرەوەی سلێمانی لەبەر خراپی ڕێگاوبانەکان بە کۆپتەرەکانی دژە تیرۆر دەڕۆن و خۆیان لە چاڵ و تاسە و خراپی سەرڕێگاکان دەپارێزن و لە نێو هەڵمەت و کەرنەڤاڵەکانیش تەنها بە دوای ئەو شانەدا دەگەڕێن کە خۆیان وتەنی لە تیکتۆک و سۆشیال میدیا دەیان کاتە ترند و دەبنە جێگای پێکەنینی خەڵکی. مۆدل و پەرلەمانتارە کردراوەکان و هونەرمەندە میلیەکان بە بەند و بەستە و قسەی نەستە خەریکی داپۆشینی ئەم کەلێنانەی یەکێتین و لە بەرامبەر وەرگرتنی بڕەپارەیەک شەو تا بەیانی فو دەکەن بە مایکدا. دەنگدەرانی کوردستان ئێستا دەڵێن ئیدی سەردەمی بانگەشە و شەڕەپەڕە و دەمەدەم و بەڵێنی بێکردار و جنێ و کارنامە کۆتایی هاتووە و ئیدی سەردەمی خزمەتی فعلیە و دەبێت یەکێتیش لە مەودووە لە بری گۆرانی ڕاپ و قسەی ترند شۆڤڵ و حەفارەکانی بخاتە سەر جادە و ڕێگا دوورەکان و خزمەتی فعلی بکات نەک بەس قورگی خۆی بدڕێنە لەسەر ستەیجەکە و هاوار بکات و تەشیر بکات و مایک لە عەرز بدات. بەسەکە کە تۆزێک بە خۆتدا بچۆرەوە حکوومەتداری وەڵڵە ئاوا نابێ.